İlkimiz bir, yolumuz bir, Azerbaycan, Türkiye. کۆپ لە شیعرێکی بچووک و کاردانەوەیەکی گەورە. ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکۆماری تورکیا لە ڕێوڕسمی ڕاگەیاندنی سەرکەوتن بەسەر ئەرمینیا لە باکۆ کۆپ لە شاری ئاراس ئاراسی وت کە زۆرتر پان تورک یان پان ئازەریەکان بەکاری دەهێنن. لە شارەکەدا گلەی جیاکردنەوەی ئازەربایجانی هەردوو لای ڕووباری ئاراس دەکات. ئەوە لە کاتێکدایەکە لای باکووری ئاراس کەوتۆتە پارێزگای ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان و پارێزگاکانی تەورێز و ئەردەبێڵ و بگرە زەنجانیش دەگرێتەوە. ئەو کۆپ لە شێڕی ئەردوغان کاردانەوەی توندی محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێرانی بە دوای خۆی داهێنا. زەریف لە تویتێکدا گوتی ئەردوغان دژی سربەخۆیی کۆماری ئازەربایجان قسەی کردووە و هاوکات بە ئەردوغان دەڵێ هیچ کەس بۆی نییە باس لە ئازەربایجانی خۆشەویستی ئێمە بکات. دوایین شەڕی نێوان ئەرمینیا و ئازەربایجان لەسەر ناوچە کوێستانیەکانی کارەباخ 44 ڕۆژی خایاند. کۆماندۆکان و فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا ڕۆڵی سەرەکیان لە سەرکەوتنی ئازەربایجان هەبوو. ئێستا بە نێوەندگیری رووسیا ئەرمینیا دەبێت بەشێک لەو ناوچانەی 30 ساڵ بەسەریاندا زاڵ بوو ڕادەست بکاتەوە. ئەگەرچی لە میدیا فەرمیەکاندا ئێران پشتیوانی لە ئازەربایجان دەکرد، بەڵام دواتر دەرکەوت کە تاران لەو سەرکەوتنەی باکۆ نیگەرانە، چونکە ئێران سنووری وشکانی لەگەڵ ئەرمینیان نەماوە و لە جێگیرکردنی چەکداری نزیک لە تورکیا کە ئێران بە تیروریستیان ناو دەبات نیگەرانە. بە وتارە حەماسەکەی ئەردوغان لە باکووە دەرکەوت نیگەرانیەکانی ئێران بێهۆش نەبوون، چونکە شاری ئاراس ئاراس سیمبولی ناسیۆنالیستە توندڕەوە ئازەریەکانەکە پێیان وایە ئازەربایجانی یەک وڵاتە و ئێران بەشێکی لێ دابڕیوە.